خۆشەویستان سڵاتان لێ بێ و ئەم کاتتان باش بێت. ئەمڕۆ هاتووم بۆ پارێزگای هەڵەبجە بۆ لای خاتوونێکی دەستڕەنگینی شیرینی زۆر جوان کە کارەکانی بەڕاستی من لە سۆشیال میدیاوە بینم سەرنجی ڕاکێشان بۆ ئەوی کە بێم لە نزیکەوە هەم خۆم کارەکانی ببینم هەم کارەکانیشی بێەوە ئاشناکەم. ئەوەی جێی خۆشحاڵی و جێی دڵخۆشی ئەوەیە خاتونە ئازیزەکانی ئێستا ئەگەر بەهرە و لێهاتوویان هەبێ ئەتوانن لە ڕێگەی بەهرە و لێهاتووەکانی خۆیانەوە بتوانن بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. بۆیە ئەمڕۆ من لە پارێزگای هەڵەبجە و بە تایبەتریش هاتووم بۆ شوێنێکی زۆر دڵگیر و دڵڕەفێن، ئەویش هاوین هاواری چاوگ یاخود باوە کۆچەک. هاتووم بۆ ئێرە بۆ ئەوی کە ئەم چاوپێکەوتن لەگەڵ ئەسرینە بکەم بۆ ئەوی کە ئێوەش ئاشنا بن بزانن ئەو کارە جوان و سەرنجڕاکێشانەی ئەم خاتونە چییە. ئەسرینیان چۆنی؟ باشی سڵاو لێ بێ. زۆر سوپاس دەکەین کە ئەمڕۆ ئەم کاتۆ بۆ ئێمە تەرخان کرد و بۆی بین لە نزیکەوە ئەم کارە جوانانەی تۆ ببینین. دەستە خۆش بێت. ئەسرینیان کارەکانی زۆر زۆر جوانە. اینجا کارەکانی ئەسرین لەسەر قۆری و پیاڵە و قاپی قوڕ و هەروەها کوپ و ئەم بابەتانەیە. بیرۆکەی ئەم کارەتم پێ بڵە بۆچی بیرە لەوە کردەوە کە ئیشێکی ئاوا جوان بکەیت؟ وێنە کێشان هەر خولیای مناڵیم بوو، زۆر زۆر حەزم لە وێنە کێشان بوو. ئیتر وتم با بیرۆکەیەکی جیاواز دروست بکەم، یعنی زیاتر گرنگی بم بە بابەتی ناوماڵ بۆ خانمان. اینجا بۆیە زیاتر هەوریم بەکارهێنا لەبەرەوەی هەوری ئەو پارچەیە، یعنی پارچەیەکە لە ڕۆحی کولتوری کوردەواری ڕاستن نەک تەنها ئەوەی لە جلوبەرگی خانمانە دروست بکرێت، بەڵکو ویستم لە قاپقاچاقیش بەکار بهێنم. باشە، اینجا ئێمەی خانمان ئەمەوتە هەوری سرکەیشی پێڵێن. ڕەنگە زۆری نەمان ئەگەر بە شتێکی زۆر کەمیش بێت تەنانەت ئەم پارچە قماشەمان هەبێت لە ماڵەکانمان ئەگەر بەجلی کوردی نەمان بێ. باسێکیەوەم بۆکە بۆچی بەتایبەت ئەم جۆرە نەخشەت هەڵبژاردۆ بۆی کە کاری لەسەر بکەیت، چونکە ئەمەش بەڕاستی هەر شتێکە وەکو پاراستنێکی کللتوری کوردی وایە کە تۆ قماشە کوردیەکان بێنین لە کەروپەری ناوماڵە بەکاریان بێنین. نەخشی هەوری یاخود سرکەیەوە کە خۆتوتە حەزم کرد، یعنی خۆم ئەمبینی زۆر زۆر بەدڵم بوو. ئیتر وتم یعنی نەک تەنها لە جلوبەرگەکانە بەکاری بێنین، وتم بالم شوازانە شاتاقی کەینەوە. نەخشی هەوری زۆر زانیاریم لەسەر دۆزەوە، ناوەکانی زۆر جوان بوو بەلامەوە. ئیتر نەک تەنها لەبەر ڕەنگ و ڕۆکەی حەزم کرد لەبەر ناوەکانیشی شتێکی جوان و جیاواز و تاک چ زانیاریە کە دۆزیەوە لەسەر نەخشەکانی هەوری ئەو زانیاریانە بە ئێمە بە بینەرەکانی شوان بڵێ. نەخشی هەوری عادەتەن لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستان بەکارهێنرێت، خانمان بۆ سەرپۆش بەکاریهێنن. لای پیاوان و خانمانیش باوە عادەتەن بۆ پیاوان زیاتر بۆ پشتوێن و ملپێچ و ئەو بابەتانە بەکاریهێنن، بۆ ئەوانە باوە. بەڵام خانمانیش وەکوتم بۆ سەرپۆش یان بۆ جلوبەرێک یان بۆ هەر شتێکی کە اینجا پێی ئەوترێت لە زۆربەی ناوچەکان وەکو ناوچەکانی ئیلام و کرماشان و مەنتیقانە پێوتێ گوڵوەنی، بەڵام لە مەنتیقەی خۆمان پێوتێ هەوری، لە هەندێک شوێنی پێوتێ شەدە. زۆر باشە، دەستت خۆش بێ. اینجا ئەسرینیان بەڕاستی کارەکان زۆر زۆر جوانە، زۆر زۆر تایبەتە. ئەگەر چایەکی خۆش لەسەر خەڵوز و دار لێنی تو لەم پیاڵە و ژێرپیاڵاوی خۆیتۆ بەڕاستی زۆر زۆر بەتامە بێت. جا تۆ پێم بڵە ئەمە کە ئاوا دروستت کردووە ئەو چاگەرمەی تەیەکەی دوای شتن ئەمە هیچ شتێک ناچێت؟ نەخێر، ئەوە بە خۆستی ئەو کەسانەیە کە تەڵەبی شتەکان ئەکەن هەیە ئەڵێ تەنها بۆ جوانکاری دائەنن، کێشەم نییە ئەگەر لێش ببێتەوە، هەیە ئەڵێ نامەوێت بۆ جوانکاری داینانن. ڕاستەکەی هەیە ئەشڵێ نامەوێت لێبێتەوە بەکاری ئەهێنم، بەڵام تۆ بە دوو شێوازی جیاواز دروستیەکەی هەبێ کە بۆ جوانی داینێ و هەش بێ کە بەکاری بێنێ. چ جیاوازێکی هەیە ئەم دوانە لە ڕووی بەکارهێنانی ئەو مەتریاڵ و موادانی کە بەکارێنی جیاوازە؟ بەڵێ، ئەو موادانی کە بەکارێنن بۆ ئەو قاپانی کە یعنی بۆ ئەو کەسانی کە نانەوێت لێبێتەوە، موادەکان گرانترە لێ نابێتەوە، بەڵام عادەتەن لە ناو غەسالی قاپشۆردن زۆر پرسیاری ئەوە کرێ، یاخود بە ئاوی زۆر زۆر کوڵاو ئەوانە هەنێک کات بۆی هەیە تێک بچێ، یان ئەگەر زۆر زەبرێکی زۆری بەرکەوە، بەڵام بە شۆردن و بە پاکردنەوە ئەوانە هیچ شتێک ناچێت، بە تایبەت ئەگەر بۆیەکە ئەو شێوازە بێ کە خۆم بەکارێنم. ئەوانی تریش تەنها بۆ جوانکاریە لەسەر خواستی خۆیان لەگەرداویکن ئەویان بۆ. باشە، اینجا ئێمە خانمان هەمیشە حەز بەواکەین ئەو کەلوپەل و پێداویستانی کە لە ناو ماڵەکانی خۆمانە بەکارهێنین هەر خۆمان هەمان بێ شتێکی زۆر دانسقە و جوان بێ. اینجام کارانی توش بەڕاستی ئەمە یەکێکە لەو کارانە، دەستت خۆش بێت. اینجا تۆ جگە لە پیاڵە و ژێر پیاڵە چەند شتێکی تریشت نەخشاندووە، بۆ نمونە ئەم کوپانە.
ئەم کوپانەش هەر نەخشی هەوریە ئەوە نەخشی هەوری خۆی عادەتەن چەند دیتێڵێکی جیازی هەیە من حەزەکەم لە هەر شتێکیانە یعنی بابەتێکی جیازتر بەکاربێن نەک تەنها یەک نەخش بۆ هەموو جۆرە کەرەستەکان باشە واتە هەر شتە و نەخشێکی جیاواز کردووە ئادەی دوو شتی جیاوازمان پێ بڵە بابزانین کام و کام جیاوازەکە لێرەیە لە هەوریەکان بەڵێ لە هەوریەکان ئەمە ئێستا ئەم نەخشە ئاوا بەرزە بەم شێوازە یعنی ئەتوانین لەسەر خواستی خۆشی بێ بڵێ ئەم کوپە بێ نەخشێکی کە بێت ئەمانشیان عادەتەن دیتێڵەکەی باریکترە بەپی قەباری شوشەکە هەنێ کەس هەیە ئەڵێ مادەم گەورەیە با نەخشەکەشی گەورەتر بێت بۆی باشتر ئەڵێ مادەم کەرەستەکان بچووکە بە نەخشەکەی ناسکوورت بێت واجا بینەیان سێری ئەمەکەن ئاها میوانە بێ بۆ ماڵە لەسەر ئەم سینیە ئاوا چای بۆ بەری تو شەکرە کوڵەکەش لەناو شەکردانەکە بێ هەر زۆر زۆر تایبەت و جوانە ئەو شەکردانەکەشی هەر نەخشانووە دەستت خۆش بێ بۆچی هەنێکیان ئەبینم لە مەعێکی تایە و هەنێکیان ماتن ئەمایان پەیوەندی بە چیەوە هەیە ئەویان هەر وەکوتم لەسەر خواستی ئەو کەسانەیە کە تەڵەبیەکەن هەنێک کەس ئەڵێ نامەوێت بریقە لە ناو وێنەکەیە هەبێت یان لە ناو لە ڕەنگەکەیە هەبێت ئیتر بە خواستی خۆی مادەیەکی بۆ بەکارێنم هەیەە بۆ شێوازە ماتیەکە بەس بۆ یەکە خۆی عادەتەن هەر بۆ شێوازە لە ماعە باشە جا بێجگە لە نەخشی هەوری و سرکەی و ئەمانە قماشێکی تر هەیە کە قماشێکی زۆر زۆر تایبەت و زۆر جوانەی تر بە سێرکردنی ڕەنگەکانی تۆ دڵ دەکرێتەوە بەڕاستی ئەمیش قماشی شاڵی پێڵەن وایە تۆ نەخشت لەسەر ئەم قاپانە کێشاوە بۆ لە نەخشی قماشی شاڵ وایە ئێباسێکی ئەمانەشم بۆ بکە بۆچی هەر بیرەکەیتەوە هەموو قماشە ئەو قماشانی کە زۆر زۆر کوردین تۆ کاریان لەسەر بکەین ئاخر زیاتر کاتێک سێری قماشەکانەکەی خانمان بۆ جلوبەرێک بەکارێن منیش بیرم کردەوە تەنها بۆ جلوبەرێک نەبێت یعنی لەسەر کەرەستەی ناوماڵی خانمانیش بەکار بهێنرێت لەبەرەوەی ئەم کللتورە هەر بمێنێتەوە بەم شێوازە بەردەوام بێت ئیتر ئەم قماشە شاڵە سەرەتا دەستم پێ کرد خۆم وتم با شتێکی جیاواز بێت وەکو براندێکی تایبەت بەخۆم هەر زۆر زۆر لەبەرەوەی ئەم قماشانە زۆر بەکەنی ینی لەسەر قاپ و خاجاق کراوە لەوە بۆ پاکەریان شتێک کرابێت بەڵام من حەزم کرد لەسەر ئەم قاپە گەڵانە دروستیکەم لەبەر شتێکی زۆر تاک و دامەستە بێت جا تۆ پێم بڵێ ئەم قاپە گەڵانە هەنێکیان هەیە ئاساییەکە بیخەیتە پلەگەرمێکی بەرزە و بیخەیتە ناو فڕنەوە ئەگەر بۆ ئەم قاپە لەو قاپانە بێت کە بۆ فڕۆن بەکار بێنرێت ئەم بۆی تێک ناچێت دوایی وڵی هەنێک کات لەوە ئەچێ بۆیەکە ینی شێوازەکەی باش نەبێت تێک بچێ بەڵام من ئەو لە ماعەوە بۆیە شتەی بۆ بەکارهێنم زۆر بەکەمی ئەگەر لە گەرمەکەی زۆر زۆر بەرز نەبێت اینجا تۆ ئەمانەش دروست کردو ئەمانە هەستەکەم ئەمانە شەری هەوریە یان جامانە ئەوانشە لەسەر زۆرتر خواز لەسەر کامیانە ئەسرینجا زیاتر لەسەر پیاڵۆژێر پیاڵە هەوریەکانە خەڵک حەزی بەوەیە جامە ئەم دوورکێشە دروست کردو هەل لە بۆ دو جوانە ئەوانە ڕاستە اینجا ئێستا بۆی و کەرەستەکانمان هێناوە ئەسرینگیان بابزانین کام لەم نەخشانە و لەم بابەتانی کە لێرێ ئەتوانی بۆمان دروستکەیتەوە ئەتوانم ژێرپیاڵەکان دروستکەم لەبەری زۆر باشە باشە بە ژێرپیاڵەکە ڕژبێمە خۆت ڕەشت کردوێن بەڵێ هەر خۆی ئاویە ژێرپیاڵەکان اینجا کەرەستەش هەیە ڕەشە بەڵام عادەتەن حەزەکەم هەر کاری دەستی بێ هەموو دەستی خۆ بێ زەن لاینەرانە نەخشەکانی بۆکەین باشە تۆ خۆت پێشتر بە مناڵی ئەڵەی دەستی ڕاستمەم زۆر بۆ زۆرتر وێنەی چی تەکێشە وڵی هەموو جۆرە وێنەیەکم ئەکێشە زیاتر کاریکاتێل و شتی مناڵان و زۆر زۆر باشە جا بگومان بۆ ئەم جۆرە کارانە ئەگەر بێت و دەستی وێنە کێشان و ئەم بابەتانە نەبێ هەر خۆت نەخەیتەنا ئەم بوارە و باشترەوە نیە ساو قسەی بۆ خۆمە چونکە بەڕاستی من دەستی وێنە کێشانم هەر نییە سرینگیان هەر ئەو شاخ و داخی کە بە مناڵی فێربووین هەر ئەوەی زانم بەس هیچ شتێکیش مەحاڵ نییە گەر هەوڵی بۆی بە دڵنیاییەوە توانی فێری بی قەت هەبووە ئاوا هەڵەیەکی گەورە بکەی بڵێەوەی تر ئەو ژێرپیاڵێ بە کەڵکی ئەوە نەماوە کە من نەخشی تیا پێشم وانە کاتی گرتم ڕۆژێکی ڕێی خەریک بووم پێوە
هەبووە ژێر پیاڵەکە لابێ بڵێ تر تاوا منەخشی لەسەر ناکرێ دانی کەبێنی وڵی هەر حەلم کردووە نەوەڵا شتی وام جارێ بەسەر ناتۆ چکە ماوەیەکی کەمە دەستم پێ کردووە چەندێکە دەست کردووە بەم کارە ماوەی 2 مانگ و 2 مانگ و نیو ئەبێت هەربژی زۆر چاکە زۆر باشە هەر جۆرە نەخشێک و دیزانێکی تریان بێت و توانی بۆیان بکەیت جگە لە قوماشی سرکەی و هەوری بەڵێ توانم وێنەش بکێشم لەسەر کانفاز بێت یان هەر شتێکی کە بێ یان زۆر جار هەبووە لەسەر دەوری وێنم کێشاوە باشە اینجاک پرسیاری تر تۆ بۆ چی پیاڵە و کوپ و ئەم جۆرە قاپانە هەڵبژاردو کەم نەخشەی لەسەرکەی ئێ بۆ لەسەر شتی تر ئەم نەخشانە دروست نەکردووە وڵی شتی تریت بە مێشکمە ینی حەز ئەەکەم بەڵام عادەتەن لەناو کوردی خۆمانەوەنی ئیتیمان بە چایی ئەدرێ بە زۆر شتی کە نادرێ وایە حەزم کرد هەورێکەش لەناو ئەوەیە ڕنگ بیاتەوە ئەو خانمانی کەم جۆرە پیاڵە و ژێر پیاڵانیان لای تۆ بردو چۆن بتوان پارێزگاری لێ بکەن بۆی تێک نەچێ بە تایبەت ئەوانەی کە بردووانە و بەکاریشی ئەهێنن هەر بە جوانی داینانن وڵی ئیشی دەستی عادەتەن کەم بەکار بهێنرێت یعنی وەکو شتێک نەبێت کە لە شەریکەوە تا اینجا ئەوە نمیخەنە بەردەستیەوە و بیشۆن و تێک بچێت و بۆ یەکی هەمووی لێبێتەوە دوایی هەنێ کەسی ئەڵێ خەتای بۆ یەکە بوو بزنا ینی هەر شتێک ئەوەنە بەکاری بێنی هەر تێک ئەچێ بە مرۆری زەمان باشە سەرکەوتونە بۆ ئەوتر شتێکی زۆر باشە دەست خۆش بێت تاوا بوو ئەوە نەخشێکی جوانی کێشا لەسەر ئەو پیاڵی حەزەکەی بێ بە من ئەسینگیان لوکمان ئەمەش ئەو نەخشە جوانەیە کە ئەسینگیان لەسەر ئەم ژێر پیاڵەیە ئێستا نەخشانی بۆیە ئومێ دەکەم هەموو گەنجە ئازیزەکان ئەگەر هەر بەهرە و لێهاتوویەکتان هەیە دەستە و ساندامەنیشن بەهرە و لێهاتوەکانی خۆتان وەکو ئەسینگیان بدۆزنەوە توانن لە ڕێگای ئەم بەهرە و لێهاتوانی خۆتانەوە بژێوی ژیانی خۆتان و خێزانەکانیشتان دابین کەن دووبارە دەست خۆش بێ ئەسینگیان نمونەت زۆر بێت مادۆنەبی دەست خۆشمانونەبن سپاسانەکەین کە ئێوەش تا ئێستا بینەری ئەم بەشەی پرۆگرامەکە بوون ئینشەڵڵا ماڵی هەموو لایەکتان بم بابەتە جوانە کوردەواریانە ئاڕازێتەوە تا بینینەوەی تر ڕۆژی کاران بۆیەوە